دەستی زیادکردنی ڕێژەی سەوزایی لە ناوچەکەدا ڕوێنراون. ئەمەش نیگەرانی ئەندامانی کۆمەڵەی کورسانێکی سەوز و ژمارەیەک لە چالاکی بواری ژینگەی قەزاکەی لێکەوتوتەوە و دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێمیش بە بەرپرسیار دەزانن لە بەرامبەر وشکبوونی ئەو سەدان درەختەدا، چونکە بەوتەی ئەندامانی ئەو ڕێکخراوە لە کاتی ناشتنی ئەم درەختانەدا بەڵێنی دابینکردنی ئاوی درەختەکانیان پێداون، بەڵام سەرۆکی دەستەی پاراستنی ژینگەی هەرێم بەڵێنەکەی نەبردوتە سەر و لە دوای ناشتنیانەوە تا ئێستا ئەو درەختانە ئاو نەدراون، بۆیە سەرجەمیان وشک بوون. دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بەڵێنی پێداین بە دابینکردنی ئاو بۆ چەندەها نەمام کە تا ئێستا بەڵێنەکان نەبردووە سەر بۆتە هۆی وشکبوونی ئەو نەمامانە و کە ئەوە هۆکارێکی زۆرە کە توش بووە لە دەربەنیخانە کە ساڵانە چەندەها نەمام وشک ئەبێ بەهۆی بێئاوی و دابین نەکردنی ئاوی. بەپێی ئامارەکانی نەمامگەی دەربەنیخان ساڵانە لە قەزای دەربەنیخان بە 1000 درەخت لە شارۆچکەکەدا لەلایەن ڕێکخراوە ژینگەیەکان و فەرمانگە حکومەکانەوە دەڕوێنرێن، بەڵام بەهۆی ئاونەدانیان و نەپاراستنیانەوە بەشی زۆری ئەو درەختانە لەناو دەچن. بە جۆرێک تەنها لە ساڵی ڕابردوودا نزیکەی 25000 درەخت ڕوێنراون، ئەمە جگەل لە ساڵانی ڕابردوو، بەڵام بەپێی ئاماری ڕێکخراوە ژینگەیەکان تا ئێستا ڕێژەی سەوزایی لە قەزای دەربەنیخان لە سەدا 3 تێنەپەڕاندووە. سەرۆکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێمیش کە ئێستا ئەم گەنجانە بە کەمتەرخەمی وەسف دەکەن لە ئاست بەڵێنەکەیدا لە هەفتەی ژینگەییدا ڕایگەیان پاراستنی ژینگە تەنها بە دەستەکەی ئەوان ناکرێت و دەشڵێت لە هەر شوێنێک گرفتی ژینگەیی هەبێت ڕوبەڕووی دەبنەوە. لە هەر شوێنێک بزانینکەوە کاریگەریەکی خراپ لەسەر ژینگە هەیە، بێگومان ئێمە ڕوبەڕووی دەبینەوە بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەینکەوە ئەم دەستدرێژیانە یاخود ئەم پێشێرکاریانە درێژە هەبێت. پاراستنی ژینگە تەنها بە دەستە ناکرێت یاخود تەنها بە دام و دەستگاکانی حکوومەت ناکرێت، بەڵکو ئەرچی هەموو ڕێکخراوەکانە، ئەرچی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنە، ئەرچی سەرجەم چین و توێژەکانە، ئەرچی هەموو تاچەکە. دیارە بە پێوە ئامارەی کە لە بەردەستی ئێمە ڕوبەری سەوزایی لە دەربەندیخان لە سەدا 3 تێناپەڕێ کە بە پێی ستانداردی جیهانی دەبێت لە سەدا 15 بێت و ڕوبەری سەوزایی لەم ناوچەیەدا بە بڕای ئێمە ڕوبەرێکی کەمە، دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی زیاتر بدەن بۆ زیادکردنی ئەو ڕوبەرە سەوزایی. ئەو درەختانەی کە ئێستا لە قەزای دەربەنیخان بەهۆی ئاونەدانیانەوە وشک بوون ژمارەیان بە سەدان درەخت دەبێت، دەکەونە نزیک گوندی چەمەرگە و لە هەڵمەتی ڕاگەیاندنی هەفتەی ژینگەییدا ڕوێنراون، بەڵام لەو کاتەوە تا ئێستا کە نزیکەی 6 مانگ دەبێت تەنها بۆ یەک جاریش ئاو نەدراون. فەوتانی ئەم درەختانەش جگە لەوەی زیانی گەورە بەر ژینگەی ناوچەکە دەگەیەنێت، لە هەمان کاتیشدا چالاکانی بواری ژینگەی ناوچەکە بە بەهەدەردانی ئەو درەختانەی ناو دەبن کە ساڵانە بە بودجەیەکی زۆر بەرهەم دەهێنرێت. بابانە نورێن ئاڕتی، دەربەنیخان. بەهۆیەوەی لاسنووری مەرزی پەروێزخانەوە ڕۆژانە ژمارێکی زۆر تانکەری گوێزەرەوەینە و دەچنە ئێران